هۆکار و مەرامەکانی پەلاماردانی سەرۆکوەزیران و کابینەی نوێم ئەم تۆرە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز هیواگەیلانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لە ئەستۆدیۆ میوانمانە. بەڕێز هیواگەیلانی بەخێر بێن. زۆر سپاس کاک کۆمەر. سپاس. سەرۆکاتیکردنی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان چ شتێکی بنەڕەتی لە حکومڕانی هەرێمی کوردستان ئاگۆڕی؟ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بیسەرانی کوردستان بسوار. پێش ئەوەی وەڵام پرسیارەکەت دەمەوە دەبێت پرسیار بکەین کاک مەسرور بارزانی کێیە؟ ڕوئیای چییە؟ جیهانبینی چییە بەڕێوەبردنی وڵات و لە ماوەی چەند ساڵی سەرۆکایەتیکردنی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا چی بە ئامانج گرتووە و توانیوێتی چ بکات؟ بێگومان کاک مەسرور بارزانی کارکتەر و سەرکردەیەکی هەڵکەوتوو خوێندەوار و پێشکەوتنخوازی نەتەوەکەی خۆیەتی کە پەروەردەی ڕێبازی بارزانی و بیری نەتەوەیی ئەو ڕێبازەیە و پەروەردەی سەرۆک بارزانیە. ڕوئیا جیهانبینی خۆی هەیە بۆ بەڕێوەبردنی وڵات. ئەوەش لە بەرنامەی کابینەکەی لە کار و کردەوەکانیدا ڕەنگی داوەتەوە. بێگومان دەبینین لە تەواوی بوارەکان و سێکتەرەکاندا کاک مەسرور لە کابینەی نوێمدا توانیوێتی گۆڕانکاری گەورە بکات و کوردستان لە کۆمەڵێک قەیران دەرباز کات و پێشکەوتن و دەستکەوتی گەورە بەدەستبێنێت. ئێستا هەندێک لایەن میدیاکانیشان و بە تایبەتێکێتی پەلاماری سەرۆکوەزیران و کابینەی نوێمەدەن بە کاتێکا خۆیان هاوبەشن لە حکوومەت و لە کابینەی نوێم. مەرامیان چییە و مەرامەیان بۆ چێتە سەر؟ دەزانی کاک کۆمەر باسم کرد سەرەتا بزانین کاک مەسرور چ کارکتەرێکە. سان کە مێژووی سیاسەت و بەڕێوەبردنی وڵاتان دەخوێنێتەوە دەبینی هەر سەرکردەیەک ئامانجی گەورەی هەبوو بێت هەوڵی دابێ وڵاتەکەی لە قۆناغێکەوە بە قۆناغێکی پێشکەوتتر بەرێت هەم ڕوبەڕووی ئاسان بۆتەوە هەم دژایەتی کراوە. بۆیە کاتێک دەبینین کارکتەرێکی سیاسی سەرکردەیەک بە ئامانج دەگیرێت دژایەتی دەکرێت دەبێت پرسیار لە خۆمان بکەین. یەک هۆکاری ئەو بە ئامانجگرتنە چییە و شوێن ئەوانەیە کە دژایەتی دەکەن. کاک مەسرور بارزانی ئامانجی گەورەی دیاری کردووە سەرەتای کارکردنی خۆی دروست میثاقسازی هەڵبژاردووە کاری کردووە بۆ ئەوەی کوردستان چێتە قۆناغێکی پێشکەوتووتر هەلی کار بۆ گەنجان دابین بکرێت گەندەڵی نەمێنێت و سەرچاوەکانی دەهاتی کوردستان فرەچەخشن بکرێت. بێگومان هەموو ئەوانەی کە دوژمنایەتی دۆزی ڕەوای گەلەکەمان دەکەن چاویان پێشکەوتنی کوردستان هەڵنایەت بێگومان دژایەتی ئەو کابینەیە سەرۆکی حکوومەت دەکەن و لە ناو خۆشدا هەر هێزێکی سیاسی هەر کارکتەرێکی سیاسی چاکسازی لە بەرژەوەندی نەبێت پێشکەوتنی وڵات لە بەرژەوەندی نەبێت حتمەن دێ هۆکاری تر دارەتاشێ و دژایەتی سەرۆکی حکوومەت و کابینەکەی دەکات. بەداخەوە لایەنێکی سیاسی کە خۆی بەشدار بێت لە کابینەیەکدا بەشدار بێت لە حکومڕانتی وڵاتدا جێگای پرسیارە سەرۆشی ئەو حکوومەتێک کە بۆ خۆی تێدا لە کابینەکەدا بەشدارە بکاتە ئامانج و دژایەتی بکات. جێگای خۆیەتی خەڵکی کوردستان ئەو پرسیارە بکات برادرانی یەکێتیان هەر لایەنێکی تر بۆچی دژایەتی کاک مەسرور و کابینەکەی دەکەن. بێگومان چونکە چاکسازی پێشکەوتن لە بەرژەوەندی ئەواندا نیە و لە بەرژەوەندی تەسکە ئیزبی و شەخصیەکانیان دەدرێت. بەڵێ بۆچی بە دیاریکراوی لەم کاتەیە ئەم پەلاماردانانە دەستی پێ کردووە کە نزیکین لە هەڵبژاردن؟ بەرەو هەڵبژاردن دەڕۆین هەڵبژاردنێکی گرنگ و سارنووساز ئەو لایەنانە دڵنیان لەوە کە ئەم جارش پارتی سەرکەوتنی گەورە بەدەستێنێت چونکە جێگای متمانی خەڵکی کوردستانە و کاک مەسرور بارزانی وەکو سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی پارتی ڕەمزێکی دیار و سمبوڵێکی دیاری ئەم وڵاتە و ئەم پارتە و ئەم ڕێبازەیە. ئەو لایەنانە دڵنیان لەوە کە پارتی لە هەڵبژاردن سەرکەوتنی گەورە بەدەستێنێت و کابینەی دێمیش هەر پارتی دموکراتی کوردستان پێکی دەهێنێت و کاک مەسرور وەکو سەرۆکی کابینە دەبێنێتەوە. بێگومان دەبێت بەلامانەوە ئاسایی بێت کە لەو کاتەدا هەم پارتی و هەم کاک مەسرور بکرێنە ئامانج بۆ دژایەتیکردن. بەڵێ
پارتی بەچیەوە نەدڵنیایە لەوەی کە دەتوانێت جارێکی دیکە خۆی حکوومەت پێک بێنێتەوە و سەرۆکوەزیران مەسرور بارزانی بێت. ئایا ئەمە متمانەی پارتیە بە خەڵکی هەرێمی کوردستان کە خزمەتی کردوون و دەزانێت دەنگی پێدەن و ئەوە شەکە کابینی نوێم سەرکەوتوو بۆیان چییە؟ پارتی پس ئەستورە بەو مێژووی کە هەیەی کە یەک سەدەیە خەبات و قوربانیدان و گوێنفیدایی پارتی شانازی بۆ دەستکەوتانە دەکات کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشی خەڵکی کوردستانی کردووە و پس ئەسوورە بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێم سەرکەوتوو بوون متمانەی خەڵکیان بەدەستێناوە بە دڵنیاییشەوە دەشی بینین بیستی دەی ئەم ساڵ جارێکی تر خەڵکی کوردستان متمانەی خۆی دەداتەوە بە مێژووی پارتی بە ڕوئیای پارتی بە کارەکانی حکوومەتی کوردستان و بە بەرنامەکانی پارتی و ئەو کابینەیە بۆ داهاتوو چکە خەڵک دەزانێت ئارامی کوردستان سەقامگیری کوردستان پێشکەوتنی کوردستان لەسەر دەستی پارتی و سەرکردەکانی پارتی و سەرۆکی حکوومەت بەدی هاتووە و دەزانێت کە ئەگەر پارتی زۆری نەبێ حکوومەت پێک بێنێت بێگومان لە داهاتوودا پێشکەوتنی باشتر خۆشگوزەرانی باشتر بەدی دێت و بە تایبەتی گەنجانی وڵاتەکەی ئێمە ئومێدیان بە حکوومەت و بە پارتی هەیە کە هەلیکاریان بۆ بڕەخسێنێت جەوێکیان بۆ بڕەخسێنێت کە بتوانن ژیانێکی ئاسایی و سەرەتایەتی مافەکانی خۆیان بەدەست بێنن. بەڵێ زۆر کات لە دیدارەکانیە سەرۆکوەزیران مەسرور بارزانی هەموو کات توێتی لای من هاوڵاتی سنتەرە دەبێت هاوڵاتی خزمەت بکرێت و دەشڵێت دەبێت ئەرکی سەرەکیمان پاراستنی قاواری هەرێمی کوردستان بێت. ئەمە کوێ خراپە تەنهایان لای ئەو کەسانە خراپە کە ئەرکیان پێچەوانەکەی ئەمەیە کە نە هاوڵاتیان لا گرنگە نە قاواری هەرێمی کوردستانیشیان لا گرنگە. دەزانی کا کۆمار ئینسان گە بە بێلایانی بە وجدانەوە تەماشا کارەکانی کابینەی نوێ بکات تەماشا هەنگاوەکانی سەرۆکی حکوومەت و سەرۆکی کابینە بکات دەبینی هەموو هەوڵێکی خۆی خستووەتە گەڕ بۆ پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان کە بەرهەمی خەبات و تێکۆشانی یەک سەدەی میلەتەکەی ئێمەیە. وەکو جەنابت فەرمووت هاوڵاتی کردووەتە سەنتەر بۆ ئەوەی خزمەتی بکات. کارێکی گرنگی تری کاک مەسرور وەکو سەرۆکی حکوومەت ئەوەیە کاری کردووە کە ئاسەواری دوو ئیدارەی نەمێنێت هەموو کوردستان بە یەک چاو تەماشا دەکات لە زاخەوە تا خانەقین. ئەوەش لە پرۆژەکان لە کردەوەکاندا ڕەنگی داوەتەوە. جێگای پرسیارە کوردیەکی نیشتیمان پەروەر خاوەنی هەر ئایدیا و ئینتیمایەکی سیاسی و حیزبی بێت بێدژی ئەو هەنگاوانە بوەستێتەوە. هەم دەبێت بخۆی پرسیار لە خۆی بکات هەم دەبێت خەڵک پرسیار بکات لایەنێکی سیاسی بۆچی دەبێت دژی پێشکەوتنی وڵاتەکەی خۆی بێت بۆچی دەبێت دژی پێشکەوتنی حکوومەتەکەی خۆی بێت بۆچی دەبێت دژی کابینەیەک و سەرۆکی کابینەیەک بێت کە هەموو کوردستان بە یەک چاو تەماشا دەکات و دەیەوێت خزمەتی خەڵکی کوردستان بکات. پێتان وایە شێواوی و لە بەرژەوەندی ئەوانە کەس بە کەس نەبێت کێ چیەکە کێ چی ناکات کێ بازرگانیەکان بازرگانی نایاساییەکە چێکەکە کەس پێیان ناڵێت چیەکە بەداخەوە بڵنیایەوە وایە بەداخەوە ئەوانە بازار و شێواویان دەوێت ناسەقامگیریان دەوێت دوو ئیدارەیان دەوێت دەیانەوێت ڕێگا بدرێت کۆی کای سیاسی وڵاتەکە لە بەرژەوەندی چەند کەسایەتیەک و چەند گروپێک بەکارهێنرێت. ئەتوانن بەمە بکەن؟ پێم وانە بەدڵنیایەوە ناتوانن. بەڵێ پارتی چ ڕۆڵێکی بووە لە دانانی بناغەی دیموکراسی و پرۆسی هەڵبژاردنە؟ پارتی بەخۆی ناوی پارتی دموکراتە 70 ساڵە خەبات دەکات لە پێناوی دموکراتیەت و سەسپاندنی دموکراتیەت هەم لە عێراق و هەم لە کوردستان لە دوای ڕاپەڕین ڕاستیەکی حاشا هەڵنەگرە لە هەفتەی یەکەمی سەرکەوتنی ڕاپەڕیندا وتارە مێژوویەکەی سەرۆک بارزانی لە 23/1991 داوای ئەوە دەکات دەبێت هەڵبژاردنێکی ئازاد و پاک لە کوردستان ئەنجام بدرێت و لەو بارەشەوە یەکەمین هەڵبژاردنی کوردستان سەرپێشنیاری جەنابی سەرۆک بووە. پارتی لەو کاتەوە تا ئێستاش بەردەوام هەوڵ دەدات سندوقەکانی دەنگدان
حەکەم من لە نێوان ئێمە و لایەنەکانی تردا و هەوڵی ئەوە دەدات کوردستان بە دامەزراوەیی بکرێت سیمای جوانی وڵاتەکەی خۆمان نەتەوەکەی خۆمان پێشکەشی جیهان بکەین و بە هەموو دنیا بڵێن ئێمە ئەگە دەرفەتمان پێ بدرێت هەم میلەتێکی ئاشتی خوازین هەم مەدەنین هەم بڕوامان بە دموکراتیەتەوە لەو ڕۆوە ڕۆڵی پارتی دموکراتی کوردستان لەلایەن خەڵکی بێلایەنیشەوە زۆر بەرز دەنرخێنرێت. بەڵێ وەکو باسمان کرد لە ساڵی 1992 یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرا ئەو کەسا شاماژەتان پێکرد بەڕێستان کە لەسەر پێشنیازی سەرۆک بارزانی بۆ کەەوە هەڵبژاردنە بکرێت. خۆ یەکەم هەڵبژاردن بوو لە کوردستانە بکرێت لە دوای ڕوخانی ڕەشێمی باس پارتی دەویست پراکتیزەی دیموکراسی بکرێت لە هەرێمی کوردستان و بە کۆمەلگەی نێودەوڵەتی بڵێت ئێمە بڕوامان بە دیموکراسیە یان پارتی چۆن دڵنیا بوو بۆ کە دەتوانێت لە هەڵبژاردنە سەرکەوتوو بێتن پێشنیازەی کرد ئەمە گەڕایەوە بۆ خەباتی لە ماوەی ڕابردووە کردبووی دەیزانی ئەنجامی خەباتەکە یەچنێتەوە بە دەنگیگەل یەکەمێک پیا کومار پارتی و پارتایەتی لای ئێمە ئامانج نییە پارتی ئامرازێکە بۆ خزمەتکردن لای ئێمە کوردستان مەبەستە گەلی کوردستان مەبەستە ڕاستە بڕوامان بە خۆمان هەیە بڕوامان مێژووی خۆمان هەیە بڕوامان بە خیتابی سیاسی خۆمان هەیە بڕوامان بەوەی هەیە سەرمای بەهێزی ئێمە متمانەی جەماوەری کوردستانە بە سەرۆک بارزانی و بە پارتی و بە ڕێبازی بارزانانی ڕەنگە کە باسی هەڵبژاردنمان کردووە داوای هەڵبژاردنمان کردووە لە پێناوی ئەودا نەبووە پارتی حکمڕان بێت نا گوتم دوجار لای ئێمە کوردستان و گەلی کوردستان ئامانجە پارتی ئامرازێکە بۆ خزمەتی ئەوان بەڵێ بەڕێزی واگەیلانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان لە ئەستۆدیۆ ئامادە بوو سپاس بەخێراتن سپاس کاک کومار سپاس